سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر کەیسەکانی تایبەت بە قەرز دەکەین خەڵکێکی زۆر ڕێگای دەکەوێتە بەڕێوەبەراتی جێبەجێکردن لە هەولێر و پارێزگاکان کە ڕۆژانە وەک دەبینرێت دەیان کەس تووشی کێشەی قەرز و پارە وەرگرتنەوە و نەفەقات و دەیان کێشەی جۆر بە جۆر دەبێت ئەرێ بەڕاست بۆچی لە پێشوودا ئەگەر کەسێک پارەی کەسێکی لابە دەیگوت خەوم لێ ناکەوێت دەبێت ئەمانەتەکە بگەڕێنمەوە بۆچی ئەو هەموو دۆسەیەی دەبینن ڕۆژ لە دوای ڕۆژ کەیسەکانی فێڵکردن و پارە خواردن لە کوردستان زۆر بووە کێشە لە یاساکانی تایبەتە کێشە لە چ خاڵێکدایە لە چ بوارێکدایە لەوەی کە دیاردەی فێڵکردن و پارە خواردن زۆر بێت لەگەڵمان لە سەرەتادا گوتت من کێشەیەکم هەیە چەندین جارە دێم و دەچم کێشەم چارەسەر نەبوو کێشەکە چییە؟ کێشەکەی من قەرزە قەرزی چاکەشە کۆمپیالەم هەیە ئەو کۆمپیالەکەمە باشە بەێ دەبای لە یەکی سێ پارەکەی بەگرم چەند دایتە کەسەکە؟ 24 میلیۆن پارەت دایتێ؟ پارەم دایتێ پارەی وشکە وشکەوە نووسراوە لەبەر چیت بەرامبەر چ دایتێ؟ قەرزی چاکەم لەگەر کردووە باشە ئێستا دەڵێ نادەمەوە؟ ئێستا دەڵێ نیتم نیتم لە قانونەکەی ڕادەبینی لەبەر ئەوەی دەلیلۆم دەکەنە قەزیان شتێکی وە خۆی هەقە هەر کەسێک ئەو کۆمپیالەی هەبی باشە دەستگیر بکرێ هەتا پارەکەی دەدرێت چەندی بەسەردا چۆ دەرجی نەکراوە ئێستا بۆ دوو مانگ دوو مانگە تەبلیغ دەرچووە تەبلیغ چووە جارە کاتێرە داوای هەفتە چی کرد لە کاتی خۆی دایەکی سێ باشە بۆ هەفتەچی دوای هەفتەکەەوە چ ڕۆژەی زێپێچینەوەشی لێ نەکرایەوە تا ئێستا ئەو بەس هاتۆ تەیەکوانن داوای هەفتە چی کرد چ ڕۆژ پێش ئەوە بێتەوە چ ڕۆژ پێش ئێستا جیراوە یان نەجیراوە نەجیراوە تا ئێستا خەلەل لە چییە؟ خەلەلەکە لە قانونەکەی بیدایەتی یعنی قانونەکە بەهام غەرەتە لۆ قەرز هەر کەسێک ئەگە قەرزی کرد کۆکم پیاڵەی تەوقیع کرد حەقی خۆی بە قانون لە ژۆرێ بکرێتە پارەکەی دەدا بگیرێ ئێستا ناگیرێ ئێستا ناگیری ئەیت بە تەمای چی چۆن پارەکە ئێستا ئەو کۆمپیالە ئەوە 70,000 ئێستانم کاتی کردم لە کاتە عادلی ئەوەم هەبی و نەبی هیچ نییە یعنی کۆتاییەکەی دەی بگەینەوە سەر بە عشایری وەرگرینەوە بە شەڕ بە عشایری دەبی وەرگرینەوە گەنا بەڕوو قانون وەرناگیرێتەوە ئەوت چۆن دەزانی وەرناگیرێت ئەو ڕۆ دوو مانگا من لە تەنفیزی دێم و دەچم دوو مانگ قسە چ ڕقیشیان پێ نەگوتیە قسەی ئەخیری چییە؟ قسەی ئاخیریم ئەوەیە ئەنانە قسەی ئەخیری ئەوان چییە دەڵێن چ؟ دەتینی و دەدباتن و بێزار دەبی و دەبی کێشەکە بەس بە یعنی بە عشایری عەلکەیەکەنا پێ دوای عشایری لەلایەن حکوومەتەوە ومێد بڕمومە ئێستا باشە کێشەی تۆ باشە کێشەی تۆ تێگەیشتم تۆ چێت تۆ باسی مەبلەغێکی زۆرت کرد منیش هەر بکۆ برادەیە باسی کرد خەردەکی زۆرم لای خەرکە یعنی بەکوم بتمانە وەڵاهی نزیکەی یعنی بەکەمی 80 دەفتەرە 80 دەفتەر پارەت داوەتە خەڵک هەموو پارەیە سیارەیە پارەیە یعنی کارتە ئەو شتانەیە بەرام کە داوای لێ دەکەی دەرێ نییە تعزیبی نفسی لەگەڵ بەکاردێنی تو بەس پێم بڵێ با تێ بگەین لە بابەتەکە 80 دەفتەر بە معاملات بە معاملە دایتمێ ئیش پێشتر کوڕش کە داهات وەری دەگەێت هەتا ئەو کاتێ خەڵکی کوردستانن خەڵکی کوردستان چەندە ئەو کێشت هەیە بەردەوە ئەوە چار سارە چار سارە هەرچی داوایەکی قانونیش تۆمارم کردی هەیە داواشی لەسەر کرایە و دوای کێسەکەی قەپات کرایە سارە خەریکی ئەومە تعزیب نفسی یعنی تعزیبێکی نفسی لەگەڵ خەکەی وچی ئەو برادرە باسی کردیان دەبی بە عشایری بە شەڕ وەرگریەوە بۆ ناداتەوە نادرێنیتم هەشتی هەیتیان هەشتیان درێنیتم هەندێکیان کۆمپانیانە هەندێکیان شخصن هەمووش کۆمپیارە مەستەری هەیە گرێ بەستی بەدەست سرم هەیە بە شاهێت تەواوی بەڵگای هەر هەمویانم هەیە 4 ساڵە تۆ 4 ساڵەوە ئیشی منە ئەی بە تەمایکی چۆن حەل دەبێ وەڵی هەوا لە دوومە حەڵ دەبی لەگەر قانون قانون حکومەت نەجیرانە ناگیرن یعنی کابرا 80 دەفتەری ناگیرن 4 چەکی دامێ کابرا 4 چەک معروفە ناوی ئەگەر برێم 4 چەکی دامێ چەکی بانقی هەر 4 چەک مەسەری ناخوارێ سار ماگ نەگیرا طبعا وەکو قانونی قانونەکان بەخوانزان ئەوانەی قانون کە 4 سال دەبی پارەکەش بدا ئەوەی حکومەتیش بدا ئەمانە چەند پارێزەرێکی بەڕێزن دیارە دۆسییان هەیە لێرە لە بەڕێوەبەراتی جێبەجێکردن دۆسیەکە ینی مامەڵەکە ڕایی دەکەن با بزانین سەبارەت بە یاساکان چۆن دەبینن یاساکان کێشەکان یەکجار زۆرە خەڵکێک باسی چەندین دەفتەر دەکات
دەڵێ پارەم لای خەڵکە 4 ساڵە هەتا ئێستا ئەو کەسە دەگیر نەکراوە. بەتاکید خۆی یاسای تەنفیزی یاسایە چکۆنە پێویستی بە چاکردنەوە تعدیل هەیە لە زۆر فەقەراتی لەبەرەوەی تقریبا یاسایەکە دەتوان بڵێم هەفتای لە بەرژەوەندی قەرزارە نە خاوەن قەرز چونکە بەقوترین شت کە لە یاسای تەنفیز بەرامبەر قەرزار بکرێ حەبسکردنی لۆ 4 مانگ لە 4 مانگ ناوی ڕەتداتن لە هەموو هەرچەند پارە بیتن یعنی ئەوە حاڵاتەکە لە بۆ قەرزار کابراایەک بێ 10 میلیۆن دلار بە مامەڵەیەک یان بە فێڵێک بە هەر شتێک پاش سارمانجی ناتوانێت بە هیچ نەوەچکە حزی بکەوە خۆ ئێستا لە قانون مەدەنیش هەندێک یاساما هەیە مەسەڵەن عەدەم نەفات تەسەڕوف ئەوانەیە کابرا پێش ئەوەی هەندێک معامەڵاتی بکە خۆی قەرزار کاتن بە کەسەکی مڵک و ماڵی لەسەر ناوی خۆی لا دەبا يعني أوش بيست بالتعديل هي قرانة يعني فيلا مقدمة بالضبط مقدمة هم شكل بالضبط فيلا مقدمة اشتغلنا سنة يخلي هذا أو زد دز بمعاملة كيدا كاتن يعني بد يا ساعة كمان ضعيفة باشا بيملو توكو باريزرك تكيسك اللي بردستا سرتا بخيراتني كان على كتانا كان براسي بابتي كي زور جرينتان هل بجارد ولا كون بلغايا استا گرفتي حرس سركي خاون قرز اويك قرزي لاي کەسێکە ئەوەیەکە با بڵێن تای لێ ئەنیشەکە دێتە بواری جێبەجێکردنەوە لەبەر دوو هۆکاری یەکەم ئەوەیەکە یاسای جێبەجێکردن وەکو هەڵپیشەی بە ڕێزیشم پێشتر باسی کرد یاسایەکی کۆنە و طبعا ئەم یاسای لە هەموو عێراقا 45 ساڵی 1985 بەڵێ ئەو یاسایەکی کۆنە هەروەکوتن پێویستی بە تعدیلێکی گشتیە باش ئەمە وای زۆر ببێ بەتەکید هەم لە بواری فرتوفێڵ هەم لە بواری مماتڵەکردن بە تەنفیزکردن ئەوەی کە قەرزی لەسەرەکە دێتە بواری جێبەجێکردنەوە تاکە شتێکە لەگەڵی بکرێت باشەکەوای ئەوەی کە جێبیست بن دوو پارێزەر گفتوگۆ لەسەر ئەمە دەکەن هەردووکیان ڕایان وابوو یاساکە لاوازە یاساکە مادەی 45 لە ساڵی 1985 پێویستە ئەمە هەموار بکرێتەوە دەڵێن کاکە لە هیچ وڵاتێک نەبووە هەشتایە لە ساڵی هەشتا دەرچووە وەکو ئەم پارێزەرە باسی لێوە دەکا پێویستی بە هەموارکردنەوە هەیە فرتوفێڵ ساختەکردن خواردنی پارەیەکی زۆری هاوڵاتی ڕێژەکەی زیادی کردووە بۆ نمونە ئەگەر یەکێک بۆ نمونە 10 میلیۆن قەرزی لای یەکێک بێ ئەو کەسە کە ئیهێنە بواری جێبەجێکردن بێ جێبەجێ بکە تەسویەک پێشکەشەکە ئەو تەسویە ڕەنگە ماگانە 200,000 یان کەمتری بۆ بڕنەوە بەڵام لە هەمان کاتە ئەو کەسە 10 میلیۆن دینارەکەی بە یەک دەفعە وەرگرتووە. ئێمە هاتوونەتە هۆبەی دۆسیەکان ئەگەر هاوکارانم یارمەتیم بدەن ئەو دۆسیانە نیشانی ئێوە بدەن لە 2004ەوە وەکو کاگازات بەڕێوەبەری کارژێڕیە لێرکوانە باسی لێوە دەکرد لە هەموو سنووری پارێزگای هەولێر 1000 دۆسیە لێ نەبوو ئێستا ئەگەر تەمەشا بکەی یعنی بە هەزاران دۆسێ لێرەیە کێشەی قەرز کێشەی مامەڵەی سەختە مامەڵەی دروست چوزانم پارەیەکی زۆر لەگەڵ ئەوەشدا وەک دەبینی هاوڵاتێکی زۆر ڕۆژانە سەردانی ئەم بەڕێوەبەراتێ دەکات هەرکە لە دەرگاکە هاتمە ژوورەوە یەکسەر گوتیان کاکەوەرە فریامانکەوە بە قورئانەوە لە بەیانیەوە ئێمە وەستاوین کارەکانمان ڕایی ناکرێت کاکە ماندوو نەبن ئیشەکانتان چۆن بەڕێوە دەچی والله بەتەنێ ناوانە پێڕاناگەن فەقیرن یعنی دوو کەس تۆ ئێستا هاتی چ بکەیت هاتم ئەوراق وەرگرم بەس فالی وەرگرم پارەت لای خەڵکە نانا پارە نییە ئیمە کتابی دایرەی حکومیە ئەی تۆ ئێمەش ئیشی قەرز و شتیوادەیە پارەت لای خەڵکە هاتی وەرگریەوە باشە کەسێک ئەگەر پارەی لای خەڵکێک بێ بە ئاسانی وەردەگرتەوە وڵی زەحمەتە ناوەڵە قانون چەند هاتوشە ئێرە دەکەیت 2 ساڵە 3 ساڵە 2 ساڵ 3 ساڵ چەند پارە لای خەڵکە وڵات زۆر 7 دەفتەر 7 دەفتەرە 2 ساڵ هاتوشە دەکەیت ئیمنی سەر قەرزەکە کاوەرە قەرزە لە 2015 کابرا خۆلیان بەزر کردیە و ئێستا فایل مەسە کردیتەوە خانی بابیم عجز کردیە لە ڕێگەی تەنفیزی میلاتی کە بەبەر دەکەی من عجزەکە لێرە هاتوو چاوەڕێ دەکەی سڕەت بەرکەوی وەڵام منەوە سعات 11 دقیقە لە 20 دقیقە 1 ساعتە چاوەڕێ دەکەی 1 ساعت هاتوو چەندە بێ هاتوو چەندە من چاوەڕێ دەکەن کاکەیەوە وەڵام من 20 دقیقە زیاترە بەس مشکلەی ئەوەمان هەیە یعنی لێرە کارمەندیان کەمە بە تەنیا دوو نەفەر یەک بەس دەنووسی یەک بەس فایلی دەنێنێ یعنی ڕۆژانە چەند کە سەردانی ئێرە دەکا بەو ڕۆژانە ئێستا هەموو یەکتر دەناسن ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانێ بە تایبەتی ژێرزەمینە ئێرە باشە ئەوانە دەڵێ کارمەندمان کەمە خاتونی بەڕێز کێشەکەمی کارمەندمان هەیە پێشەکی بەخێر بێن سەر زۆر سپاس مەمنون ڕێستان هەیە مەمنون ئەمە دایرەتی زۆر قەڵەباڵغین مڕاجعاتی زۆر سەردانمان دەکەن بە هەموو نوعاچی شەریکاتە و قەرزە و ئەو مڕاجعانێک کە دێنەکنەما
ئەمە لێکوانە چەند زەختمان لەسەر زۆر ماندینە و بەڕێیان دەبین ڕایان ناگری بەس ئەوەندێ ئەمە مووزەفمان نییە زۆر ئێستەمە ئەو فایدە ژۆری ئەو فایلاتەی سێ کەسین دوو کەسی باشە تۆ پێم بڵێ سێ کەس دێرەیە ڕۆژانە چەند کەس مڕاجعات هەیە چەند ڕۆژێ ئەمن 150 مڕاجعی بەڕێ دەکەم بە ئەمانەتەوە ئێستا بەرپرسان لە وەزارەتی داد لە حکوومەت جێبیستی ئێوەن ئێرە بەڕێوەبەراتی جێبەجێکردن لە سنووری پارێزگای هەولێر یعنی حکوومەت کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان بەردەوام تاکید لەوە دەکاتەوە دەبێ ڕێز لە هاوڵاتیان بگیرێت دەبێ ڕۆتین نەمینێت دەبێ هاوڵاتیان لە سڕە نەوەستە ڕێزە هەرچەندە شوێنەکە تا ڕادەیەک باشە لە مەسلەی ڕۆژ و باران بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم خاتونە بەڕێزە فەرمانبەرە دەڵێ کاکە فەرمانبەرمان کەمە لەسەروی کە زەختیشمان لەسەرا ڕۆژمان زۆر خۆشە لەگە خەڵکەکەی چکە خەڵکەکەی دەتێکوانە هەموو مشکلەیە هەیە هەموو لەسەر عەسابە بەس ئەوەندەیە ئەمە ئیشەکە لەسەر عەسابنەوە ئەم وەکو شخص خۆم ناوەڵە یعنی تو کە دێیتە ئێرە تووشی یعنی بێزاری نابی بەڕێ وەڵە زۆریش لە سعات نەوە لێرەمە لە سعات نەوە لێ لە سعات هەشتەوە لە سعات هەشتەوە تازە یەک مۆزەف لێرە بوو باشە ئێمە دەچینە لای کاک ئازاد کە بەڕێوەبەری کارژێڕیە کاک ئازاد سڵاوت دەبێ من لە دەستپێکدا دەمەوێت قسە لەسەر زۆری ئەو دۆسیانە بکەین پێشتر وەکو باس لێوە کرد لە 2004 هزار دۆسیە لە ساڵێک باشە ئێستا چەندە ئێستا چەند پێشەشی وە خێراتتان دەکەم ئێستا ساڵانە سەب ساڵە ساڵ هەیە 3000 فایل ساڵ هەیە 4000 فایلەکە سار هەیە 5000 فایل زیاد دەکاتن کە دەیداتی ئەو پارەیە کابرا بەرە ئیفلاسم کردی کە دەری ئیفلاسم کردیا بە ئەوەشی یاسایی لەگەری ناکە مەقسەد خانێکی لێ لە ڕەهەندانێ سیارەش لێرە ڕەهەندانی بەقەدەر ئەو پارەی خۆی وها دەیداتی کە دایە ئەمەش کە وەکو لە ڕێگای تەنفیز بانجی دەکەین دەهینە ئێرکوان کابرا هیچی نەبی چی لەگە دەکەیت هیچ داهاتە چی نەبی هیچی نەمابی ئیفلاسکی بەناو نەبی مولکی هەیە لۆ تاپۆیەکان دەکەین بۆ مڕۆری هاتوو چۆ دەکەین لۆ هەر شوێنەکە پێیوەست بیتن کە ئەو کابرا هەر شتێکی بەناو بێتین ئەمە دەتوانین کتابی لۆکەین باشە مەسەلەی ئەو قەرز و قەرزکاری و فرۆشتن و مامەڵەیە بوویتە ینی پرۆسەیەکی متمەریز کەسی بە ئەنقەز ئەو پارە وەربگری فرتوفێڵەکە بی لە ئێستا زۆر بوو چونکە یاساکە لاوازە مۆچی بەناو نەبێ حکوومەتی چی لەگەڵ زۆر کێشەشە بە ئەمە لە ڕێگەی خۆمانی و بەڕێبەراتەکەمان ڕامانگرتیە پێم بڵێ تۆ چۆن هاتی ئێرە چ مشکلەیەکت هەیە نەفەقەیە پارە وەردەگری وەرزگرت یا وەرنەگرت ئەو قەڵەباڵگەکە بێزارت ناکە بە ڕۆژیشی چت دەوێت ئێستا ئاسانکاریتان مانگانە پارە وەردەگری ئێستاوە چەند مانگە وەرناگری وەرنەگرتیە باشە ئەوە چ دۆسەیەکە لە بەردەست چەنە ئەو دۆسیە قەرزداری کۆمپیالەیە باشە برادەرە من مەحامیمە ئەوەش وەکو قەرزا لە دوی گەڕایە ببین تۆ بەس نازانین لە کوێ ڕقم تەلەفۆنیشی داخرایە پارەکەی دەدەیەوە بەڵێ بەس کابرا خۆی لێرە نییە ئەگەر ئێستا حالی حاضر ئەم ئیزراتە من لە خاوەن قەرز دەگەڕێت دەیداتەوە ئەگەر نەی دۆزێتەوە خۆ ناگیرێت ناگیرێ ئەی چێ بۆچی هاتوونی ئەو هاتووە کۆمپیالەکە لەسەر کردەوە بە 455,000 قەرزەکەی بداتەوە ئەجا ئایا هەمووی بەیە کۆ پێ دەدرێتەوە یا خودۆ مانگانە دەتوانین بداتەوە لەسەر موچەکەش کە موچە خۆرە موچە خۆرە تۆ ئامادەی پارەکە بەڵێ تۆ هاتووی مامەڵەت هەیە بەڵێ تۆ قەرزاریان قەرز داوەتە خەڵک پێشەشی بە خێراتم دەکەم کامەرە خێراتەکانە لە جوانەکە دەکەم مەمنون ئەمەن 2015 کەسێک مناسی گوتی من خاوەنی 67 دەفتەرم لە وڵاتی لوبنان 53 دەفتەر لە وڵاتی ئوردن شەریکەم هەیە لە هەولێر کەسێکی ناسراوە بێگانە بوو خەڵکی هەولێرە بەڵێ کەسێکی ناسراوە لە عایلەش معروفن داوای پارەی لێکرد بەڵێ مەتحەم و فندقی دادنێنە وڵاتی لوبنان ئەمیش گوتم باشە ینی گوتی بزنس کارە بەڵێ هەستان سەفەرێکم لەگە کرد لە وڵاتی لوبنان مەتحەمی پێپشاندام لەگەر فندقی لەوێ بە ناوی کردم بەڵام بە تەزویر بڕی 16 دەفتەرم کە تەکنی بەڵام ئێستا ئەمن داوا لە حکومەتەکەم فندقەکەی خۆی نەبوو مەتحەمەکەی خۆی نەبوو تووشی گۆری خۆ بەس زەبوون بوو لەوێن دەرێ وەکو زەبوونێک حسە هەبوو لێ خەڵکی دەبرد خۆی بە من ناسان کە ئەمن لەوێن دەرێ ساحبی وشتمەدیا بە ساحبەکەیم گۆ ساحبی ڕاستەقینە تو مختصەڵی فێری لێکردن فێری لێکردن بە ناوی زۆر دام 2015 بە ناوی زۆر دام 6 ساڵ تێپەڕیوە
6 ساڵتە لە 2016 خۆی لێ بزر کردیمە هەر تەلەفۆنیش کۆمپیالە بەڵگەیەک هەموو بەڵگەم شادمێ بەڵگەمە کۆمپیارم ئەگەر کۆمپیارم نەبی ناتوانم وێرە عزیز باشە 16 دەفتەرت لایە بەڵێ پاش ئەوەندە ساڵە چت گەیشتە دەستی هیچ پارێک نەکەویشتە دەستم جگە لە هەڕەشەکردنیش لێم لە ساعات خۆمە ڕەشەشم لێ دەکات ئەو لەلایەن ئێو شخصی لە ڕێگە ئەو میبەرە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم لە سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسرور بارزانی و سەرۆکی پەرلەمان داوایان لێ دەکەم یاسایەک دانێن بۆ ئەو فرتوفێرە کابرا دەچی فرتوفێر دەکا هیچ ملک و ماڵە قانونیە بە ناوی خۆی ناکە دێختەسە ناوی خەڵکی بکە سیقان متمانە نەمای ئێستا ئەتوو برێ من $100 لێ نادەمێت لەگە ڕێزم یعنی ڕێزم لەوە زەنابێت خوشکم بۆم برێ نایدەمێت سیقە نەما خەڵکێکە فێرە یاساکە هەموار کرێت یاسا هەموار بکرێتەوە چاو پێدا خشەش پێ دەکرێت لەبەر ئەوەی کابرا لە هەولێرە یان دەرچوو کابرا لە هەولێرە چۆنەوە بۆ وایە شەکە ئەخە کاکە جان دووشتان هەیە یەک شتیان ڕێکیان خستیتەوە بەران ڕێک خستەکە تەواوکەری نییە تەواوکرەکەشی چیا کە متمانە عالم هەبیتن بە سیستەم و بەو باشە ئەو سیستەمە ئێستاکە هەموو وا ناو دەنووسێتە بەڕقم پارێزەری باشە پێم بڵێ بۆوەندە مەسەلەی قەرز و فرتوفێری پارە و پارە خواردن زۆر بووە حەزرەتی ئیمام عومەر قەولە چیە دەرێتن لا خير في حكم لا نفاذ له کەواتە ئەتوو بریارت لە بۆ دەربچیتە بەران جێبەجێ نەکرێتت چ خێری ما کاک شاخەوان تۆ ینی ماوەیەکی زۆرە کاری پارێزەری دەکەیت و ئەزمونێکی باشت هەیە خەڵکێکی زۆر لێرە دەبینم هەمووی کۆمپیالەی هەیە بە یاسا بە قانون چوزانم هەموو بەڵگەیەکی هەیە کە پارەی لای خەڵکە بەڵام لەگەڵ ئەوەشدا پارەکە وەرناگرێتەوە بەڵێ بەپێی یاسای جێبەجێکردن کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان و کاری پێدەکرێت طبعاً ڕێخستن و کردنەوەی هەر دۆسیەیەکی جێبەجێکردن لە بەڕێوەبەرەتی جێبەجێکردن پاڵپشتە بە بەڵگەیە کە شایستەی جێبەجێکردن بە یەک لەو بەڵگانەی کە شایستەی جێبەجێکردنە کۆمپیالەیە کۆمپیالەش ینی بەڵگە نامەیەکە کە تایدا قەرزاربوونی کەسێک دەسەلمێنرێ ئالێتی دانەوەی قەرزەکە لە کەسێک بۆ کەسێکی تر دەگۆڕێ جارێ بەر لەوەی کە کۆمپیالەیەک قەرزێک بدرێت بۆ نمونە بە من پێویستە بیر لە وەرگرتنەوەی بکەین واتە شتێک وەکو بارمتە وەکو گەرانتی ڕەهن وەربگیرێ باشەڵام کۆمپیالەکە چ قیمەتی دەبێت لەو کۆمپیالەکە تەنها بابەتە یاساییەکەی تێدا جێگیر دەبێت کە قەرزارە یەکسەر شایستەی جێبەجێکردنە واتە قۆناغەکانی دادگا نابڕێ ناچێتە دادگا تۆ پێم بڵێ ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئەمە لە خزمەتی بەرژەوەندی گشتیە یان بەڕاستیە مەسەلەکە ینی دەبتە دیاردەیەکی زەق و کەس نەوێری خانی بفرۆشێ سیارە بفرۆشێ پارە بدات بە خەڵک من پێم وایە یاسایەکان لە داڕشتن و لە نووسین گرفتیان نییە بەڵام لە جێبەجێکردن زۆر جار تووشی گرفت دەبین و هەندێک جاریش پێویستە لەگەڵ هەڵ و مەرج و گۆڕانکاریەکان کەمێک لە جێبەجێکردنەکانش پێش بخین بۆ نمونە بەپێی یاسای جێبەجێکردن ئەگەر کەسێک $100,000 قەرزار بێ و هیچی نەبێ بەرامبەر بیداتەوە ناکرێتەوە مانگانە بڵێ هاوەرە $100 بدە ناکرێت کاکەمیر تۆ بەڕێوەبەری لێرکوانە بەڕێوەبەری جێبەجێکردنی هەولێر پێم بڵێ سەبارەت بە زۆربوونی قەرز فرت و فێڵ لە ڕابردوودا کەسێک قەرزار بە پارەی کەسێکی لەلا بە مامەڵەیەکی هەبە هەتا پارەکەی نەدابایدێ و ئەو شەخەوم لێ نەدەکەت کە ئەمانەتی کەسێکی لەلام ئێستا مەسەلە حاڵەت دیاردا خەریکە دەبێتە واقع ئەم مەسەلەیە خوێندنەوە چی لەسەرەمە بۆ وای لێ هاتووە خۆی ئەوە دەگەڕێتەوە لایەنێک لایانی مەسەلەن کۆمەڵایەتی پێشان بینی ئینسانەکان یەکجار ئاوا فڕوفێڵی تێدا نەبوو کەسێک پارێ کەسێک بخوا ڕێک ئەوەی زەنابەت دەڵێ وایە کەسێکەکە قەرزی هەبا خەوم لێ ناکەوێت قەرزی کەسێکم لەلا بەڵام ئێستا خەڵک شەوانە ناخەوی بیر لەوە دەکاتەوە کو بازرگانیەکی فێڵاوی دروست بکات دەستی خەڵک ببڕێ بیر لەوە ناکاتەوە ئەو پارەی ئیستقلال بک خۆی بە جوودی خۆی ئەو دوو دەفتەر چۆن دەبێ یەکێکی تر بێ دەفتەرەکەی لێ وەگری لە خلالی سێ مانگ دوو دەفتەری بداتەوە بەس دەڵێ کۆمپیالەم کردووە لەگەڵی ئەخر کۆمپیالە هەیە قانونیە ناشگیرە ئینسان مەسەلەی کۆمپیالە کۆمپیالە لە بینی هەردووکان دەکرێت کابرا وەکو زەمانێک کە پارەی داوەتە کەسێک کۆمپیالەیەک دەکەن لە کاتب عەدەلەوەی بینی خۆیان کە خۆی قەرزار دەکات بۆ مەبلەغی کە هەیە
ئیتر ئەو کۆمپیالێژ وەختی لەسرە یان دەنووسێت لە ساڵێشتر لۆ ماوەشی یان لە هەر کاتێک کە داوا بکات تەڕەفی بەرامبەر قەرزەکەی بداتەوە داوا دەکەم لە هاوڵاتیان یعنی داوا دەکەم بە وشیارانە معاملە بکەن تۆ یعنی بەس بیری ئەوەت بێ کەسێک داوای دەفتەرێک لێ بکە پێ بڵێ من لە خلالی ئەوەندە ئیش لە ئەو پارە یعنی ئیش لۆ پێ دەکەم دوو دەفتەر دەدەمەوە یان مانگانە من 20 وەرەقە دێم بەس ئەوەندە بیر بکاتەوە کو ئەو کابرا ئیش دەکا ئەوەندە دەداتەوە لۆ ئەتو ناتوانانی داوا دەکەین لە هاوڵاتیان خۆیان مەبنە سەبەبی ئەوەی خۆیان بخەنە خۆتەوە. کێشەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان هێناومانەتە لای بەڕێوەبەری گشتی فەرمانگەکانی داد لە وەزارەتی داد کە ئەمڕۆ خۆشبەختانە لەگەڵ ئەوەی کە بەر لەوەی گفتوگۆی لەگەڵ بکەینی هەندێک کێشەمان خستە ڕوو ئەمڕۆ دەستا و دەستکردنی دەستەڵات بەڕێوەبەرێکی تازە هاتوۆتە ئەم شوێنە کاگازاد و لەگەڵ بەشێک لە دادوەران هاتوونەتە ئەم شوێنە کاگازاد وەک دەبینن فشارێکی زۆر لەسەر ئەم بەڕێوەبەراتیەیە دۆسەیەکی یەکجار زۆر هاوڵاتیان گلەییان هەیە و دەژڕێت کارمەند کەمە ئێوە ئەمڕۆ ینی دەستەڵاتتان دەستا و دەست کرد گۆڕانکاریتان کرد بە نیازن ئەم کێشەیە بە تەواوی چارە سەرکەن یان ئەمە کاتی دەبێت خۆ دەزانی ئێستا دوای ئەو هەموو گۆڕانکاری ئەو جوولەی بازرگانی و سناعی و تیجاریەی کە لە هەرێمی کوردستان ئێستا بەرپا بووە بەڕاستی مامەڵەیەکی زۆر زۆر دروست بووە لە دائیرەکانی تەنفیز لە قراراتی محاکم لە بزاد و بە تایبەتی لە مەسائلی ئەحوالی شخصی جیابوونەوەی ژن و مێرد و منداڵ و نەفەقەت فشارتان زۆر لەسەر ئێمە فشارێکی زۆر زۆرمان لەسەرە و جگەلەوەی کە فشارمان لەسەرە بەڕاستی ئێمە چەندین دائیرەشمان هەیە ناو هەولێر بۆ مەسەن بۆ نمونە بۆ علمی جەنابەت ئێمە مانجێک پێش ئێستا دائیرەکی نوێمان کردەوە بە ناوی فەرمانگەی بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی دووەمی هەولێر کە تایبەتە بە قەرزی دیوێنی حکومی تەحسیلی دیوێنی حکومی یعنی ئێشتان هاتۆتە سەر کارمەند کەمە لە هەر دائیرەیەک لە زۆربەی دەوایرەکانی حکومی کارمەند زۆرە لە زۆر شوێن دەبینی ئیشیان کەمە بەس لێرە بە عەکسەوە ئیشێکی زۆر کارمەندێکی کەم ئێمە چەندین جار نووسراومان کردووە بۆ جەنابی وەزیر بۆ وەزارەت جەنابی وەزیریش کتابی کردووە بۆ ئەنجومەنی وەزیران بەڕاستی داوای فەرمانبەرمان کردووە ئێمە فەرمانبەرمان زۆر کەمە لە هەموو مەجالەکان مەجالی ژمێریاری وردبینی یاسایی کۆمپیوتەر یعنی لە چەند پسپۆریەتێکی کە زۆر متەخەسیس دوای ئەو بەرنامەیە جەنابی وەزیر بە دوواداچوونە سەر ئەم پرسە بکە کارمەند زیاد بکە با بینە سەر مەسەلەی قەرز مەسەلەی مامەڵەی سەختە دۆسیەکان بە هەزاران دۆسێ دەبیندرێ کۆمپیالەیە سەلمێنراوە پارەی خواردووە بەڵام ناگیرێ یان مامەڵەیەکی توندی لەگەڵ ناکرێ تێگەیشتن و خوێندنەوەتان چی ئێوە بۆ ئەم بابەتە ئێمە هەر شتێک لە ڕێگەی قانونەوە لە ڕێگەی محکەمەوە بڕیاری پێدەربچێت بێتە لای ئێمە جێبەجێ دەکەین بەڵام ئەو شتانەی کە لە دەرەوەی دادگا و لە دەرەوەی دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی تەوان ئێمە ناتوانین تەداخل بکەین هەتا نێتە لای ئێمە ئەوە بەشی دووەم بەڕاستی ئێمە قانونەکەشمان پێویستی بە هەموارکردنەوە و تعدیلکردنە لەبەرەوەی گۆڕانکاریەکی زۆر زۆر ڕوویداوە لە دوای ساڵی 91ەوە لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستا جۆرەها گۆڕانکاری ڕووی داوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی سیاسی لە ڕووی تیجاری و سەناعی و ئەوانە بەڕاستی ئەو قانونە هی ساڵی 1970ە ئێستا ئێمە پرۆژە یاسایەکمان ئامادە کردووە ئەو پرۆژە یاسایە چەندین خەبیر تێدا بەشداری کردووە پرۆژە یاساکەشمان ناردووە بۆ حکوومەت ئینشاءالله بەنیازی ئەوەی بینێرن بۆ پەرلەمان و بۆ ئەوەی ئەو یاسایە تعدیل بکرێتەوە بە تایبەتی مەسائلی قەرز ئێستا زۆر بووە لەبەر ئەوەی خەریکە لە کۆنتڕۆل دەرەچیتن و بەشێکیشی بەڕاستی ڕەنگە هەنێتەوە لای ئێمە لە دەرەوە معامەلی لەگەڵ عەشائیری و ڕێککەوتن و ئەوانە بەڵام ئەوانەی کە دێتە لای ئێمە تەمان هەمی قراراتی محاکمن محکەمەکان بەپێی یاسا مامەڵە دەکەن کاگازاد بەڕێوەبەری گشتی فەرمانگەکانی داد لە وەزارەتی داد ئەمە ڕای بوو کە پێویست دەکات یاسای تایبەت بە قەرز کە لە ساڵی هەشتاوە دەرچۆ یاسای ژمارە 45 پێویستی بە هەموارکردنەوە هەیە لە هەمان کاتە بەشی زۆری پارێزەرەکان تەنانەت ئەو هاوڵاتیانش کە پارەیان لای خەڵکێکە دەڵێن کۆمپیالە بەڵگەکانمان هەموو لەلای بەڵام خەریکە مەسلەی حالت بوو بە دیاردە ئێستا لە دیاردەش تێپەڕی دەکە ئێمە بانگەواز بۆ حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان دەکەین کە وەک کاک ئازاد باسی لێ کرد پرۆژەیان ئامادە کردووە بە پێچەوانەوە ئەگەر ئەم مەسلەیە چارەسەر نەکرێ ئەوە دۆخەکە بەرەو خراپتر دەڕوە متمانە لە نێوان هاوڵاتیان زۆر لاواستر دەبێت وە کێشەی کۆمەڵایەتی زیاتریشی لێ دەکەوێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە
بەخواتان دەسپێرم. لە پێناو خواردنەوەی کوپێک شایی لەگەڵ باپیرەدا بۆ بەردەوامبوونی خۆشی و ئاهەنگەکان، بۆ بەردەوامبوون لە گەشتکردن لەگەڵ هاوڕێیاندا، بۆ خۆ ئامادەکردن بۆ چوونە دەرەوە، لە پێناو هەموو ئەو کەس و شتانی خۆشت دەوێن ماسک ببەستە. حکوومەتی هەرێمی کوردستان، فەرمانگەی میدیا و زانیاری.